پرسی کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان و ئایندی عێراق سەبارەت بەمە محمود حەیانی سەرکردە لە هاوپەیمانی فەتح لەگەڵمان دەبێت. بەڕێز محمود سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان کە لە بەغدادەوە لەگەڵمانی. پێم خۆشە بەوە دەست پێ بکەم پرسی کشانەوەی هێزەکانی ئەمریکا هێندە ئاسانە بە ماوەیەکی کەم ئەمریکا هاوپەیمانەکانی لە عێراقدا بکشێنەوە یاخود ئەمە کاتی پێویستە؟ بەناوی خی بەخشندەی مێرەبان لە سەرەتادا سڵاو لە ئێوە بینەرانی کوردستان 24 ڕاستەکەی پەیامەکە پەیامێکی زۆر ڕوون بوو لەلایەن باڵوێزی ئەمریکا لە عێراق و پەیامێک کە دوێنێش بە وەزیری دەرەوەی عێراقی داوە. ئەمڕۆژ وەزیری بەرگری عێراق چەند قسەیەکی کردووە سەبارەت بە پێکێنانی لیژنەیەکی هاوبەشی سەربازی لە نێوان هەردوولا بۆ کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان لە عێراقدا. بە دڵنیایی ئەمە یەکێک بوو لە داواکاریەکانی پەرلەمانی عێراقی و زۆرینەی گەلی عێراقی داوای ئەم شتیان کردبوو ئەم هێزان لە عێراق بچنە دەرەوە و هەر تاکێکی گەلی عێراقیش عێراقی بێت نایەوێت کە هێزی بیان لەسەر خاکی عێراق بێننەوە. ئەمە داواکاری پەرلەمان و خەڵکی بووکەوەتە نەک تەنی ئەمریکا بەڵکوتەواوی هاوپەیمانان ڕەنگە ئەمە دەواازەیەک بێت بۆ چوونە دەرەوەی تەواوی هێزە بیانیەکان کە بوونی سەربازیان لە عێراقدا هەیە و عێراقیش دەگەڕێتەوە جارێکی دیکە بۆ پەیوەندیەکانی دەرەوە پەیوەندی لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و نوێنەرایەتی دیبلۆماسی لە نێوان هەردوولادا دەبێت لە عێراق و بە پێچەوانەشەوە لە ئەمریکا. ئەمەش بێگومان دەرەنجامی ئەو هێرشانەیە کە بەر هێزەکانی ئەمریکا کەوتووە بنکەکانیان بۆ وردومان کراوە لە عێراق هێرشی کراوەتە سەر ئەمە هۆکارێکی سەرەکی دەرچوونی ئەو هێزانەیە و ئەمانە بێگومان هەرچەندە هێزی ڕاوێژکاری بوون بەڵام ئێستا هێزە سیاسیەکان دەیانەوێت کە ئەو هێزانش نامێنن بە تایبەتی دوای ڕووداوەکەی فڕۆکەخانەی بەغدا بۆ ئەوەی ئەم هێزانە لە عێراق دەربچن و ئەرکەکەیان لە عێراق کۆتایی پێبێندرێت. ئەو نیژنەیە باڵایش کە پێکێنراوە لەلایەن فەرماندەی هێزە سەرکردارەکانی عێراقەوە بەڕێز سەرۆک وەزیران محەممەد شیع سوودانی و هەروەها ئەنجومەنی وەزیرانیش دەنگی بەوە داوە کە لە ماوەی ساڵێکدا ئەم هێزانەت بە تەواوی لە عێراق بچنە دەرەوە. بەێ برێز هەیانینها هەفکاریە سەربازی ناوبێنە بەغدا و واشنگتندا لەسەر دژبێریە هەمبەری داعشی شەری داعشی پێک هات مەترسیا داعشی گەلۆ نەمایە تو چاوا نرخینە؟ بەڵێ کۆتای هاتنی شەڕ لەگەڵ داعش دەتوانین بڵێن ئێستا وەکو جاران بەهێزنی ئەو هێزەی جارانی نماوە. بەڕێز سەرۆک وەزیران لە ڕاگەنراوەکەدا زۆر ڕوون بوو کە ترسی لەوە هەیە گروپە تیرۆریستەکان جارێکی دیکە بگەڕێنەوە، بەڵام پێم وایە ئەمڕۆ هێزە سەکدارەکانی ئێمە لە وەزارەتی ناوخۆ و هەروەها لە وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری هەمیان دەتوان ڕوبەڕووی تیرۆریستان ببنەوە و هەروەها ڕوبەڕووی ئەو گروپانش ببنەوە، چونکە ئێستا عێراق نایەوێت ببێتە گۆڕپانێک بۆ یەکلایکردنەوەی منملانێ نێودەوڵەتیەکان لەسەر حسابی گەلی عێراقی و سەروەری خاکی عێراقە. هەمیشە ویستێتی نوێنەری ئاشتی بێتە ناوچەکە و یارمەتی دەربێت لە چارەسەرکردنی کێشەکانی ناوچەکە لە ڕێگەی چارەسەرە دیبلۆماسیەکان. زۆر باشە بەڕێز محمود پێتان وانییە بێگومان ئەو پەیامەی باڵێزی ئەمریکاش ڕوونی کردوێتەوە ببورن ئەوەی ڕوونی کردوێتەوە بە شێوەی پلەبەندی دەبێت واتە بە یەکجار نابێت و دەگەڕێنەوە بۆ ڕێککەوتنی استراتیژی یاخود ئەو ڕێککەوتنە ئەمنەی کە پێشتر ئەمریکا و عێراق واژویان کردووە و دوای کشانەوەش ڕێککەوتنەکە بەردەوام دەبێ واتە بوونی ئەوان وەکو ئەوە نییە نەمێن و بە یەکجاری و بابردوخەکە تەواو بێت. ئەمە خاڵێکی زۆر گرنگە. زۆر باشە بەڕێز محمود لە دوای هێزەکانی هاوپەیمانان کە هاوپەیمانی نێودوڵەتی لە عێراق بچێتە دەرەوە عێراق خۆی دەگرێت دەتوانێت بەرامبەر هەڕەشەوە مەترسیەک بۆ نمونە هاوشەوەی داعش دووبارە بێتەوە عێراق لە بەرامبەر خۆی بگرێت جارێکی دیکە داوا لە هێزەکانی هاوپەیمانی نێودوڵەتی نەکات بێنەوەی عێراق و بەرگری لە عێراق بکەن؟
يعني حاليا احنا ما نحتاج لە ئێستادا ئێمە پێویستیمان بە پەیمانی نێودەوڵەتی نییە بۆی خەڵکی خۆمان بپارێزین هێز ئەمریکانی ئێمە لە توانایاندا هەیە کە دامەزراوە ئەمریکانی ئێمە لە توانایاندا هەیە کە خەڵکمان پارێزن خاک بپارێزن تەواوی هێز ئەمریکان عراقیان ڕزگار کردوونە کێزەکانی هاوپەیمانان هێوزەکانی هاوپەیمانان تەنیا بۆ ڕێژکاری بوون و بابەتی ڕزگارکردن و دووبارە ئازادکردن و شارەکان ئەرکی هێز ئەمریکانی ئێمە بوو هێزەکانی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆ و حەشدی شەعبی و دژە تیرۆر و تەواوی ئەوانە ئێمە شەهیدی زۆرماندەوە خوێنمان ڕشتۆ لە تەواوی پێکاتەکانی عراق تەنانەت حەشدی عەشیرەتەکانیش حەشدی ڕۆلی لەم بابەتەدا هەبوو ئەمانە هەمویان بەیەکەوە دەتوان عراق بپارێزن بەڵام ئێمە لەمان کاتدا پێویستمان بە پشتیوانی ئاسمانیە چونکە هێزەکانی ئێمە و بەرگری ئاسمانی ئێمە کێشەی تێدا عراق ئەم توانایی نییە لە ڕووی بەرگری ئاسمانی و بۆ ئاسمانی خۆ پارێزێت بەڵام گەڕانەوە بۆ ڕێککەوتنی استراتیژی یاخۆ ڕێککەوتنی ئەمنی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کارە دەبێت شتێک نایەت کۆتایی پێبێت بەڵکو تەنیا بۆ کۆتایی هێنانە بەبوونی سەربازی چکەمە داواکاری چەندایەن هێزە سیاسەکان و مقاومەی عراقی بووە ئەوانە لە حکوومەتی عراقدان هەمویان داوایان کردووە ئەو هێزانە لە عراق بچنە دەرەوە وەکو سەرباز بەڵام ڕێککەوتنی استراتیژی چوارچێوەی ئەمنی لە نێوان حکوومەتی عراق و ئەمریکا بەردەوام دەبێت و نوێنەرایەتی دیبلۆماسی لە نێوان هەردوو وڵات دەبێت باڵێزیان دەبێت وەکو وەزیری دەرەوە پەیوەندیان دەبێت ئەمە هیچ کێشەیەک تێدا نییە. بله درسته يعني انها ام قالك زلال اشكر قصه بكن يعني اف جروبين ميليشياتين جياساي دركبتي يعني اوانا ميسيونين دبلوماسيه لبغداد كرنا ارمانج هزين حف بيمانان كرنا ارمانج قالوا فكشينا هزين امريكي اف ايريشين جروبين ميليشياتان للسروان باندوركي اريني يعني يني دكه جبو وەکشاندناوان یان ماناوە فەرموو. بەڵێ بەڕێزم من پێم وایە کە ئەم گروپە چەکدارانە شتێکی پێی دەگوترێ بەرەی مقاومە ئەمانە بەرگری لە غەزە دەکەن لە دژی ئەوەی کە ئیسرائیل لە بەرامبەر حەماس و خەڵکی کەرتی غەزە جێبەجێ دەکات لەوەی خەڵک بە کۆمەڵ دەکوژرێ ئەمە هۆکاری سەرەکی ئەوە بووە کە فشار بخرێتە سەر حکوومەتی ئەمریکا بۆەوەی ئەم شەڕە کۆتایی پێبێت تاکو شەڕی غەزە بەردەوام بێت گروپەکانی مقاومە بەردەوام دەبن لە ڕوبەڕووبوونەوەی ئەم هێزانە و ئەمە پەیوەندی بە تیۆری داگیرکەرەوە هەیە لە مەیدانەکە بەردەوام دەبن لە شەڕکردن بەڵام چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا شتێکە کە پێشتر داوا کراوە بەڵام ئەمە لە هەمان کاتدا هێزەکانی بەرەی مقاومە داوای ئەوەیان کردووە کە ئیسرائیل لە غەزە بکشێتەوە چونکە ئێستا کێشەی غەزە بۆتە کێشەیەکی نێودەوڵەتە و هەرێمی ئەم بەرەیە تەنیا لە عراق نییە لە سووریا هەیە لە لوبنان هەیە لە فەڵەستین و وارووا لە یەمەنیش هەیە ئێوە دەزانن کە یەمەن ئێستا بابلمەندەبی داخستووە ئەمە کێشە زۆری دروست کردووە بە تایبەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە ئەوانی گوتووە بە حوسیەکان ئەگەر بێت و هێرشەکان بۆ سێنن ئەوە لە لیستی تیرۆری جیهانی داریان دەخات ئەمە کەواتە ئەومان پێ دەڵێت کە ڕێکار هەیە ئەمریکا دەیگرێتە بەر بۆ گفتوگۆکردن لەگەڵ هێزەکانی بەرەی مقاومە بۆ ئەوەی لەم قەیرانە دەربسێت بەڵام ئەم قەیرانە قەیرانێکی هەرێمیە قەیرانێکی نێودەوڵەتیە زۆر ڕوون و ئاشکرا لە نێوان ئەمریکا لەلایەکی دیکە رووسیا چین کۆرێ باکوور ئێستا وڵاتانی دیکە هەرێمیش هاتوونەتە ناو ئەم بابەتە کە بەرژەوەندیان لەم شتەدا هەیە ئێستا عراق بۆ خۆی ناوێت کە بکەوێتە ناو مەملایەنەوە و عراق بە گوێرەی دەستوری خۆی ناوێت بێتە مەیدانی یەکلاکردنەوەی مەملانەکان و زەوی و خاکی عراق بەکار بێت بۆ پێکانی وڵاتانی دراوسێ وڵاتانی هەرێمی ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە بۆ ئێمە ئەم هێزە سیاسیەکانی عراق تەنانەت برا کوردەکانیشمان هەموو لایەنێک عەرەب سوننە شیعە پێکاتەکان لەسەر ئەوە کۆکن و ڕێککەوتن پێویستە سەروەری عراق بپارێزێت ئەمە شتێکی سەرەکیە لە پرۆسەی سیاسی عراق و هەروەها ڕژێمی سیاسی دیموکراتی نوێ ئەوەی لە عراق هەیە ئەوەیەک ئێمە بەرژەوەندیمان لە شەڕدا نییە ئێمە لە ڕژێمێکی دیکتاتۆری ماوەی 30 ساڵە کە شەڕی کردو لەگەڵ وڵاتانی دەوروبەر هاتوونێتە دواتر شەڕی قاعیدە و گروپە چەکدارەکانمان کردو شەڕی داعشمان کردو
شەڕی داعش ئەوەی سلمان کە عراق خاکێکی یەگرتووە هەموو لایەک لەسەر یەک شت کۆکن بە یەکەوە شەڕیان کردووە هەشدوو پێشمەرگە و هەموو هێز ئەمنیەکان بە یەکەوە بۆ ئەوەی ئەم بابەتە کۆتایی پێبێت و گروپە تیرۆریستەکان کۆتایی پێ 2000 ئێمە سەرکەوتین دوانەوە سەرکەوتن بەس بەڵام ئەمڕۆ لە بەرژەوەندی هیچ کەسێکدا نیە لە بەرژەوەندی هیچ کام لە هێزە سیاسیەکانی عراقدا نییە بچێتە شەڕێکی دیکە لەگەڵ ئێران و تورکیا و ئەمریکا و هەر لایەنێکی دیکە چونکە ئەمە لە بەرژەوەندی ئێمە نییە واتوانێ ئەوەشمان نییە. بله سپاس بۆتە محمود خەیانی شێر بەغدایی گەلم.